میلەتەکەمان لە ئەم سەردەمە لەم قۆناغەیە زۆر پێویستی بە یەکریزی بە هاودەنگیە بۆ ڕوبەڕووی ئەم مەترسیە بێتەوە و ئێمە ئەو هێڵستەمان دیارە خۆتان ئاگاتان هەیە کە لەلایەن بەڕێز جێگیری یەکەم سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەیانێکی دیارمانەوە کرد و ئێستا برادران ئاگاداریان کردە کە برادرانی لایەوە سوپاسیان کردین بۆ هەڵوێستی ئێمە خەڵکی خوێنەوار لە هەموو چین و توێژەکان لە هەموو شار و شارشکەکانی کوردستاندا هاوڵهێستن لە ئەوەی کە کورد لەم قۆناغا پێویستی بە یەکریزیە و ئێمە جارێکی جەخت دەکەینەوە هەموو توانایەکی خۆمانەکەینە گەر بۆ ئەوەی ئەو هەڵمەرجە سەختەی ئێستا ڕۆژاوای پیا تێپەڕێنێتوە ئەو شەڕە نەبێتە مایەی داگیرکردنی ڕۆژاوا و گۆڕینی پێکاتەی دانیشتوان یا ئەوەی دیموگرافی پێوترێ بۆ ئەوەی میلەتەکەمان جزانەوەی تووشی ئەوە نەبێت کە مەترسی لەسەر چارەنووسیە بێت.